ئەمە دیمەنی تۆپبارانی تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێرانە لە کوێستانی بربزین لە دەڤەری برادۆست. پەیام لە نزیکەوە ڕووماڵی تۆپبارانەکانی کردووە. لێرە گەورە و بچووک بەهۆی تۆپبارانەوە ترس و لەڕاوشەیەکی زۆریان لێ نیشتووە. لە ترسی تۆپبارانەکانی ئێران ماڵەکانیان دەگوازنەوە و کۆز دەکەن. ئەوش وەڵاهی هەبڕۆ لە دەوری سەعات یاجە قاسفی کرد. هەتا ئەنا وشە سەعات سەرهەلی ئێدا. بەخۆی ئەو منداڵە هەموو برسا خەرپۆ کوونە بەریانەوە بوون. هەموو برسانە. منداڵە کۆرە قاڕ هەڕوو بەخوای. هەیەک بە کونە شێوەی چوو. هەری بەخوای. وەلا دەکار و کەسەمە حیوانم. ئەو عیار بەخێوەکەین. ئەویش لاو لای ئیرانە و لاو لای تورکە و پێمەت و لاو لە هەموو لای دێت. هەموو لای وەزەکەی وێکی دینی هەموو تان کرد. لاو لا هەگیرمە گرمە لاو لا هەگیرمە گرمە. ئەما خێریشی باکردنی ئەڵان دڕۆنە بە تۆ بارانکردنی تۆ بارات سعات 12 لە سعات ساڵە هەپە تۆپە لێدا. ئەو منتیقی خڕ بە دوومان کرد و ماڵ و خێزانی هەموو حیوانەکەن هەموو ڕەت بلوتیای مەجبوری بار بکەین ماچ بکەین. ئەو داواشن لە حکومەتەیە ئەو دموکرات و ئەووانە لێرە دەربکە ئەو ملەتە هەموو پەیلاسۆم بە قارداسۆ ئەو چیا هەمستۆ لە فیڕۆچەوە. تۆپبارانی ئەمڕۆ هەریەکە لە کوێستانەکانی بربزین و بنپەرێز و کەچینە و بێرکەم و بەرچیخە و سنینی لە برادۆز گرتەوە. لە دەڤەری باڵەکایەتیش کوێستانەکانی دۆڵی ئاڵانە تۆپباران کران. تۆپبارانی ئێران لە برادۆز بەهۆی بوونی پێشمەرگەکانی حیزبی دێموکراتی کوردستانی ئێرانە. هاوڵاتیانی دەڤەری برادۆستیش داواکارن حیزبی دێموکرات بارەگاکانیان لەو ناوچەیە نەهێڵن و بگوازنەوە چونکە زەرمەند تەنها هاوڵاتیانی ناوچەکەن. زەرێر و زیانێکی زۆریش بەرپوش و پاوانی ئەم دەڤەرە جوتیارەکانی ئەم دەڤەرە کەوتووە و ئێستاش خەڵک لە ترس و دڵە ڕاوچەیەکی زۆرە گوندەکان هەموو چۆڵ بووینە خێزان ڕۆیشتێ بەس سەرتە زەلام و ئەوانەماینەوە. داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو تۆپ و ئەو تۆپانە ڕاگری و ئەو مقەڕاتانش لێرە هەلابن. وڵڵا ئاوارە بووینە برا کەس و کارین لە سیدەکان هەموو چۆینە سیدەکا و لە منداڵ و خێزان و هەموو چۆینە سیدەکا من و حاجی ماینە لێرە ئەو ماڵە شاوارە بووی هەموو ڕۆیشتێ کەس لێ نەما بەسە ماواردوکەمانە ئەو گوندای سەرێ بن پەرێزە و دەرهۆڵ و بن ڕەشچین و بەرچیخە و ئەو گوندانە ئاوارە بووینە چوینە سیدەکە ماڵ و منداڵی خۆم لە ترسێت تۆپا و منداڵی خوان بردێ لە ناو تۆپا چوینە دەری لە ترسێ ڕحێ خۆماچ بکەنێ. کۆچەریەکان ژیانێکی سەختیان هەیە و سەدان کیلۆمەتر دەبڕن تاوەکو دەگەنە کوێستانەکان بۆ ئەوەی بژێوی ژیانیان پەیدا بکەن. بەڵام تۆپباران ژیانی سەخت کردوون و ناچارن شوێنەکەیان جێبهێڵن. گوندەکانی سەرسنووری دەڤەری برادۆست بەردەوام زەرمەندی سەرەکی بوونە لە تۆپباران و بەردومانی ئێران و تورکیا. تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێم لە زیانی هاوڵاتیان لەوڕوەوە بێدەنگە. ئەگەر تۆپبارانەکانی کۆماری ئیسلامی ئێران نەبوایە ئەم کۆچەریانە تاوەکو مانگێشتر لێرە ئەمانەوە. بەڵام سەختی و چڕی تۆپبارانەکان وای کرد کەوا لێرە بار بکەن و بچنە دەشتاییەکان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام کوێستانی بربزین لە دەڤەری برادۆست.